خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامی پەیامی ڕۆژ باس لە بابەتێکی گرنگی کوشت و کاڵیەکەین کە بابەتی باخداریە. باخداری بە مەفهومە گەورەکەی کەسێک کە یا بڵین لایەنێک یا کۆمەڵێک باخدار کۆمەڵێک با بڵین جوتیار باخی گەورەیان هەیە کاریگەریان لەسەر بەرووبوومی ناوخۆی وڵاتەیە یان کەسێک کە باخێکی بچکۆلەی هەیە لە با بڵین ڤێلاکەی خۆی یان هەولێری وتەنی لە ناوێکی خۆشەڵەن بە ڤێلا ئەوان لە مەزرعەکەی خۆی. جا ئەم بابەتە وەک ئاماژەم پێکرد لەسەر ئەمنی خۆراک و لەسەر بەرهەمی ناوخۆ لەسەر کوالیتەکەی بێگومان بۆ وڵات گرنگی تایبەتی خۆی. ئێمە ئەمڕۆ باز لە باخداریەکەین لە دڵبەڕێز کۆسار باقی ئەندازیاری کوشت و کاڵ بزانین ئەم بابەتە چ بایەخێکی هەیە بۆ وڵات و بۆ ئەو هەرێمی کە ئێمە تیدا ئەژین. کا کۆسار سڵای خوا دەبێ بەخێر ئەگەر لەوە دەست پێ بکەین کاڵین باخداری لە ڕووی زانستیەوە باسەکەم چیەکرێتەوە بە چی ئەوترێ باخداری؟ باخداری چییە؟ بڵێ سەرتا باخداری لە زۆر وڵات لە پلەیەکی گەشەسەردان تێدایە، بەڵام لە وڵاتی ئێمە بەڕاستی نەبووە بەو نەگەیشتوەتە ئەو ڕادەی کە مەسەڵەن بچێتە بوارێکی تیجاری و بازرگانی گەورەوە. باخداری زیاتر بە هەموو ئەو بەرووبوومە میوانە ئەوترێ کە لە بواری مەسەڵەن کوشت و کاڵا پەرەی پێ ئەدرێ و بوارێکی بازرگانی بۆ دروست ئەکرێ. ئیتر چ لە باخی مەسەڵەن میوەهاتەکان بە تایبەتی ئەمانە هەچنە بواری باخداریەوە بە هەموو جۆرەکانیەوە. یعنی کابێ میوەهاتەکان ئەچنە بواری باخداریەوە. باخداری ئەوەیە کە بەرووبوومێکی بتوانی بازرگانی پێ بکەیت و بکەیتە بازاڕ، بتوانی بیخەیتە بازاڕەوە. بڵێ باشە، گرنگی ئەم باخداریە چییە بۆ جوتیاران یاخود بۆ لایەنی ئابووری وڵاتیش؟ تاوان گرنگێکی زۆری هەیە. زۆر وڵات هەیە مەسەڵەن گەشتونەتە ڕادەیەکە توان مەسەڵەن بنێرنە دەرەوە لە بەرهەمە باخداریەکان وەکو تورکیا و ئێران تا حەدێ بڵێن سووریا، ئەمانە وڵاتی حتا ئێسەش لە بڵێن چەند وڵاتێکی ترمانەیە بڵێن سعودیە و ئیماراتوانە لە بواری مەسەڵەن زیاتر خورما لە بواری هەندێ مزرەمەنی گەیشتونەتە ڕادەیە کە ئەتوانن بڵێن باخداریان زۆر پێشکەوتووە و ئەتوانن بینێرن دەرەوە. بەڵام لە وڵاتی ئێمە تا ئێسا لە سەرەتاین، بەڵام هیوایەکە لە سەر ئەستی وڵاتی ئێمە خۆت هەرێمی ئێمە لە چه ئاستێکدایە؟ ئایا جوتیارەکانمان توانیویانە بگەنە ئاستێکی باش لەم چەند ساڵی ڕابردووە یاخود لە لایەنێکی ترەوە بڵێن دەستی هاوکاریان بۆ درێژ نەکراوە هەتاوەکو بگەنەوە ئاستە باشە؟ دەستی هاوکاری یەکێک لە گرفتەکانی ئێمە لە بواری کوشت و کاڵە حکوومەتی ئێمە زۆر بوار ینی گرنگی پێ نەداوە. خۆی کوشت و کاڵ یعنی بەڕاستی پاڵپشتی کوشت و کاڵ پاڵپشتی نەبێت جوتیار هەمیشە ئەمە دایمە ئەمەمان وتووە ئێتە دواوە، چکە کوشت و کاڵ ناتوانێت ئەو بەرهەمەی کە هەیەی بە نرخێکی گونجاو بیخاتە بازارەوە ئەگەر کولفەکەی زۆر بێ لە کێڵان و لە سەماد و لەو موبید و دەرمانانەی ئەیکڕێ هەمیشە دایمە جوتیار لە زەرەرایە. ئەمە نەک لێرەش لە زۆر وڵاتانی ئەوروپاش ئەو حاڵەتە هەیە. ئەگەر حکوومەت پاڵپشتیان نەکا باخداری لە بواری حتا بەرووبوومە کێڵگەیەکانیش ئێتە دواوە و دایمە لە شکستایە. ئەبێت دایمە چکە باخداری و بەرووبوومە کێڵگیەکان و کشتی بەرووبوومە کوشت و کاڵیەکان بڵێن پرۆژەیەکی استراتیجیە، یعنی ژیانی هاوڵاتی لەسرە. لای ئێمە ئەو پاڵپشتیە بەداخەوە نییە، بەڵام جوتیار وەکو خۆیان هەوڵیان ناوە ئێسە وردە وردە خەریکە باخداری دروست ئەبێتەوە. سەموێ منطقی هەڵەبجە وەرگرین بە هەنار هیرانوانە هەر بڵێن هەناری هەیە، هەندێک منطقەمانەیە وەکو پشدەروانە هەنجیری هەیە، ینی باخمان هەیە بتێنێتێ بڵێن. بەس قسەکە لەوەیە تا چەند ئەم باخداری ئێمە کە جوتیارەکان دەستیان داوەتی وردە وردە وەک جەناب فەرموود لە سەرەتایە تا چەند بە شێوازی زانستیە ئەندازیارێکی کوشت و کاڵی وەکو بەڕێستان شارەزایی هەیە بە ئەکادیمی خوێنەتی لەگەڵ جوتیارێکە کە ئەزمموی هەیە و باخی هەیە تا چەند ئەم دوانە لێک دراون بووی کە بەرهەمێکی تەندروست و باش بەرهەم بێت. وەکو بەڕێز ئاماژە پێ مەسەڵەن لە منطقەی هەڵەبجە ئێستا هەنار لە زۆر بەرەو پێشەچێ.
ئێمە خۆمان زۆرجار لەو منتیقانە هاتوچۆکەین ساڵ بە ساڵ باخی تازە دروزەکرێ. بۆچی؟ لەبەرەوەی خەڵک تێگەیشتووە کە هەنارەکە پاشە ڕۆژێکی هەیە. لە وەزارەتی کوشت و کاڵ وابزانم هەم حاولێکیان کرد هەندێک چەندتەنێک هەناریان ناردە دەرەوە. ئەمە هیوایە گەیا بە جوتیار، یعنی تقریبا 2-3 ساڵە بڵێن نرخی هەنار باشە، بۆ 4 ساڵیژە چێ هەر باشە، یعنی جوتیار گەیشتوەتە ئەوەی کە ئەتوانێت مەسەلەن پشت بەمە بەسێ بەبێ ترس. لە منتیقی وەکو بەڕێزیشی باس کرد لە هەندێک شوێن هەنجیرمانەی لە منتیقی ئاکرێ و ئامێدی ئەوانە ترێ و سێ و بە تایبەتی ترێ زۆر ڕەواجی سندووە، ینی گەیشتووەتە ئەتوانین بڵێن گەیشتوەتە قیممە. بەڵام لە ئاستی ناوخۆیە زۆربەی هێشتا نەگەیشتونەتە ئەوەی کە ئێمە بتوانین بینێرینە دەرەوە، یعنی ئەوەنە زۆر ببێ کە بتوانێت تەختی خۆمان بکات و لێشمان زیابێ و بینێرینە دەرەوە. ڕۆڵی ناوەندە ئەکادیمیەکان دەرچوانی کوشت و کاڵ و ئەندازیارانی کوشت و کاڵ لە بەرەو پێشچوونی لە هاوکاریکردنی برا جوتیارەکان لەوەی وتمەم ئەرزەکەی هەیە، لەوانەیە ئەزمونێکیشی هەبێ، بەڵام بابەتە ئەکادیمی و زانستیەکەش کەمتر نییە. تا چەند ئەمە بۆ نووسەگەل لە کێڵگەکانی پەلەوەریە کەسێک کە لە ڤێتەرنەریە سەرپەرشتی کێڵگێکی پەلەوەری یان ماسی یان هەر بابەتێ بکە بەرهەمێکی تەندروست و باشترێ بێت. تا چەند باخەکانی ئێمە لە هەرێمی کوردستان پشتیان بەستۆ بە ئەندازیارانی کوشت و کاڵ و بابەتی زانستی تێدا پەیڕەوەکرێ. 10 ساڵ لەمە پێش نەبوو، ینی بە هیچ شێوەیەک جوتیا پشتی بە ئەندازیار نەبەست. بەڵام ئێستا لە ڕێی سۆشیال میدیاوە زۆر هەندێک ئەندازیارمان هەیە، ئێمەش خۆمان هەر خەریکی، من خۆم 10 ساڵە زیاتر لە بواری پەتاتە و سەوزە و ئەوانە مەسەلەن ڕێنمایی ئەین بە جوتیار جگە لە باغداریەکە. جوتیار گەیشتوەتە و ڕادەیە کە بەڵێ ئەبێ پرس بکرێت، چکە خۆیان زۆر هەوڵیان نا مەسەن باخیان دروزە کرد 6-7 ساڵ یا بەری نەبوو یا سێرەکەی ورد بوو بەرەکەی یا حەفار لێ یا کرم لێ یا نەخۆشی لێ نەیەزانی چییە. بەڵام ئێستا گەیشتوێتەوە قەناعەتەی کە ئەبێ بە هاوکاری ئەندازیاری کوشت و کاڵ بکرێ و بەڕاستی زۆر ینی پرسیارەکەن. من خۆم هەسە پەیجم هەیە و ئەوانە بەڕاستی زۆر جار هیلاکی ژەبم، بەڵام هەڵێم هەر حەقیشێتی تۆ جوابیان بیتەوە، چکە ئەو پێویستی بە تۆیە. لە ڕێی دەرچوونیشەوە زۆر جار هەوەکو خۆبەخش سەردانەکەین لە ڕێی تەلەفۆنەوە مەسەن کە ئیشی ئێمە نیە، مەسەن ئێمە خۆمان لە نەمامگەین لە نامەنگەی کانیپانکە تەلەفۆنێکا باخێکم هەیە ئاوا چی لێ بکەم دەرەچین ڕێنمایی ئەەکەین، چکە لە ڕێنمایی فەلاحی ئێمە لە دووشتا زۆر لاوازە. یەکێکیان ئاودان نازانێکی ئاوبا کە ئەمە زۆر مشکیلەیە لە کاتی بەروبوومە، لە کاتی پێگەشتنی بەرەکە، لە کاتی سەرەتای بەرە، لە سەمادیشا زۆر فەلاح لاوازە، لە موبیدات و حەشەراتیشا زۆر لاوازە. کاتەکەی نازانێت چۆنە، یعنی فەلاحمانێت 10 ساڵە 15 ساڵە فەلاحە ئەڵە کەی ئاوی بم، ئەخر تۆ ئەوە مشکیلەیە، تۆ زەویەکەی خۆ نەزانی کەی وشکە بێتەوە، کەی پێویستی ئەوە مشکیلەیە. بەڵام هەز دەکەم یعنی لە ڕێی سۆشیال میدیا و ئەوانەوە ئیبینین فەلاحمان تقریبا بەرەو پێش چووە زۆر لەبەر ئەوەی ئەو هاوکاری لە بین و ئێمە و ئەوانە هەیە، حتا لە بینی زانکۆکانیشە ئەوانیش بەڕاستی پرسیارەکەن و هاوکاریانەکەن. زۆر باشە ئەو هۆکارانە چێکەوە دەکات بەرهەمێک بەروبوومێکی باشی نەبێت وەکو خۆت وتت لەوانەیە حەشەرات لێ بدات یان بە شێوازە لە شێوازەکان بەرهەمەکەی خراپێت. ئایا هۆکارەکەی ئەوەیە کوشت و کاڵ جوتیارەکان شارەزایەکی ئەوتوان نیە یاخود خاکەکەی بە کەڵکی ئەو جۆرە بەروبوومە نایەت؟ بە شێوەی ئەگەر بە شێوەیەکی گشتی باسیکەین دەشتی شارە زوور خاکێکی زۆر عەجایب و بەپیتی هەیە، یعنی چۆن ئەڵێ هیلاک نابێ، ئەگەر هیلاکیش بێ ساڵێک بەجێڵ یا 2 ساڵ ماشەڵڵا ئەو ڕفرێژە بێتەوە. ئەوەی کە فەلاح نازانێ زۆر جار کێشەی هەیە سەمادە پەینکردنە. دوو ئێمە شتێکمان هەیە لە باغداریە لە کاتی پێگەشتنی بەرە پێڵێن تەخفیف السیمار، یعنی تەنکردنی فەلاح تۆزێ دڵی نایە. کاتێک تۆ دار هەنارێک ئەبینی دار هەنارەکە بڵێ لە حجمی خۆی زیاتر بەری گرتووە 300-400 هەناری پێوەیە، یعنی ئەمە هەڵی ناگرێت ناتوانێت هەنارێکی ورد دەیاتێ دوای لە کۆتاییشە لە بازارە نرخێکی کەمەکە. زۆربەی قۆخ ئەوانەی ئەبینم کە لە ئەوروپاوە بمانە یا لە تورکیاوە لای ئێران قۆخێکی حەجم یەکسان و گەورە و جوان
هی ئێمەش ئەڵی شەریکە دروستی کرد ئێمەش بە وردی هەر هەمووی هەڵڕشتوتە ناو سنووقێکەوە بۆ لەبەرەوەی ئەو قۆخە تەخفیف نەکردووە دڵی نەهاتووە پاشان کە تۆ تەخفیفی ناکەی دڵن نایەت کێشە نییە بەڵام ئەو پەینشی نایەت وەکو کابراایە گەگەر دەمناڵی هەبێ خۆ ئەبێ موچەکەی زیابێ هەبێ داهاتەکەی زیابێ ناتوانێت بە خێویکە ئێمە زۆر جار پیان ئەڵێن ناتوانێت بە خێویکە ئەبێ ئەوە بکەی ینی پێداگری بکەیت لەوە کە ئەمە تەخفیفی بکەی یعنی لە باتی 200 قۆخ بڵێن بە دارێکەوە بێ با 50 پێوە بێ با 100 پێوە بێ ئەو کاتەقێکی جوان و نرخێکی باشیشی بۆ ترێش عینەشت بە بچووکی تەخفیف بکرێ ینی کە زانیت ئێنێ بەبێ بەدەست تەخفیف کرێ هەندێک وڵات بە ئالە دەیکەن هەندێک وڵات بە دەرمان دەیکەن پێڵێن حملی زائد ینی بەرێکی زۆری هەیە لە چاو خۆیان ناتوانێت بە خێویکە بۆ فەلاحەکەش زەویەکەش ئەو خۆراکی تیانێ نەیداوەتێ هەندێک سەمات هەیە بۆن منە سەماتمان هەیە سێ نوع سەماتمان هەیە بوون منە داپە NP لەگەڵ متەوازنە پۆتاسە ئەمانە هەریەکی کاریگەرێکیان هەیە بۆ مەرحەلەیەکی دیاریکراوی ئەو بەروبوومە یەکیان ئیش لەسەر حەجمەکە یەکیان ئیش لەسەر حەجم و گەڵا و ڕەگەکە یەکیان ئیش تەنها ئیشەکە تەنها لەسەر بڵێن گەڵاەکە باڵا بەودارەکە هیچ دەوری نییە کاتێ بینی فەلاحەکە هیچیانی نات یا یەک دانیاوەتێ لە ئەوڵەوە هیچ دەوری نەبڵێ سەمادم کردووە تێکزانی بەری هەنارەکەی بەری ترێکەی بەری قۆخەکەی بەرێکی لاواز و هێشتا نەگەشتونەتەوە بەڵام تاک فەلاحمان بۆ پیا بووە لەخوا بەزیابێ ئێستا باشن یعنی توان خۆیان بەرن بەڕێوە بەبێ ئەوەی پرسیش بە ئەندازیار بکەن بابەتێکی تر هەیە جام باس کرد لە نەمامگەکان لە مشتەلەکان لە وڵاتانی دەرەوە بەروبووم دێت یعنی با بڵێن نەمامێک دێت هی قۆخە هی قەیسیە چوزانم ترێ هەر بابەتێ بێت تا چەند گرنگە ئێمە تۆ باسی دەشتی شارە زۆر کرد باسی هەنجیری منتقەی کۆیە و با بڵێن پشدەروانە باسی تری منتقەی با بڵێن بادینانمان کرد تا چەند گرنگە ئێمە ئینکاری نەکەین لەگەڵ ئەو خاکە و ئەو کەش و هەوای ناوچەکەی خۆمان بۆ نمونە ئەو بابەتی لەوانێ لە شار باژەر گونجاو بێ لەوچێ لە قەرداغ گونجاو نەبێت تا چەند گرنگە ئەم نەمامانە ئەم باخداری کە ئیکەین کە بڕیارە دەین چ باخە بکەین گرنگە خاکەکە ئاو هەواکە ناوچەکە لێک بینەوە ئەوەی ئەخرەوەش یەکێکە لە هۆکارەگرەکانەوە زۆر جوان بوو ئێمە زۆر جارەڵێن ئەو ئەسنافانی کە هەن لە دەرەوە مەیهێن لەوە ئەچێ هەم لەگەڵ ئێمانە گونجێ تا کابرا ڕسمێک گەبینی لەسەر نەمامێک ڕسمێکی جوانی داناوەمە هۆڵندێ ئیتالیا زێرکی لێرە وادار ناچێ یا ور دەرەچێ چکە گەرمامان ئێمە 50 45 بۆ 50 لە هاوینە یعنی سەرمایەکی زۆرمانێ و گەرمایەکی بەرزیش ئەوانەی خۆمان ساڵ بە ساڵ ئێمە ئیدامی پێگەن لە نەمامگەی کانیپان کە ئێمە بۆن مونە زیاتر ئێتمان بەوانەیەکی کە هەر خۆمانن کە هەر هەبوون فەلاحیش بەڕاستی لەگەڵیان ڕاهاتوون زۆر جار ئێمە ئێسەیەم بۆ لامان ئەڵێن ساڵێکیان باخێکم دروست کرد ئەوە نەی نمبر بەخوا هەموو فەشەری ناو هیچی پێوە نەبوو یا هیچی نەگرت و یا بەرەکەی جوان نەبوو ئێستا زۆربیان گەڕاونەتەوە سەر ئەو ئەسنافانەی خۆمان کەی هێنین یعنی ئەوەی باغ دروستکە لەسەر ئەسنافی ئەجنەبی دروستی ناکە بەس لەسەر ئەسنافی ئەوانەی ناوخۆ کە هەر هەبوو و ڕەواجێکی باشیشی هەیە زۆر باشە زۆر جەختە لەسەر پێینی کیمیایی یاخود سموت کردەوە ئایا جوتیاران تەنها پشت بە پێینی کیمیایی بەسن یاخود پێینی ئاژەڵیش لەگەڵا بەکاربێنن ئێمە زۆر جار بۆی کولفە کەم بێتەوە ئەڵێن تا بتوانن پێینی ئاژەڵی بەکاربێنن ئایا بە تێکەڵکردنی زەویەکە بێ یاخود تێکەڵکردنی بێ لە ناو تەنچیە وەکو ئێمە زۆر جار ئەیگرنەوە ئاوەکەی و دوایی بە قەترە بێنێ یا بە جۆگە ئەیێنێ بە هەر نیزامەگەێنێ زۆر ئێمە تاکید ئەەکەین لەسەر ئەوە زۆر بە قووەتریشە ئەگەر پەینی ئاژەڵی بەکاربێن خەسەن پەینی دەواجن یەکێکە لە پەینە بە قووەتەکان زۆر بە نایسووتێنە خراپ نییە ئاخر ئەوە یەکێکە لەوانە ئەبێ بزانێت چەند ئەو فەلاحە چەنی ئەداتێ و ئەو ئەگەر بیگرێتەوە بە شێوەی ئاو بە شێوەی ئاودان بیگرێتەوە بزانێت چەند بێ و زۆر مرەکەز نەبێ ئەبێ بزانێت فەلاح شارەزا بێ وردە یعنی ئەوە لە تەجروبەوە وەریەگرێ خۆی پەینیش ئەگەر بە زستانە زۆر جار پیانەڵێن پێش بژانەوەی دارەکان بە زستانە بیکەنە بنی دارەکانەوە مانگی 12 یا یەک بیکەنە بنی دارەکانەوە زۆر ئیسفادەی لێکن بەس نەک بەو شێوەیە هەیە مەسەلەن ئەچێ خاکە نازێکە خاتە بن دارێک ئەمە نابێ
جارێ ئەو دارە گەورەیە ئەسڵەن ڕەنجی خۆی مەترێک لە دارەکە خۆی دوور کەوتوێتەوە ئەبێ بزانی ئەم سەمادە لە کووا دانەی هەیە هەبووە ڕێک فڕێ یاوەتە بندارەکە مەسەرەن پەینی کیمیاوی ئەوە مشتێکی فڕێتە بندارەکە هەر هیچ نەبووە زۆر جارێ ئێمە پیانەڵێن بابە وەکو وایە تۆز نانێ بخۆی بەس پارۆکە لەسەر سەرێدانەی ئەوە ناکرێ کاکە ڕێجی نێمەترونی هەموو دارێک لە کوشت و کاڵدا ئەوە بۆ وەکو یاسایەک وایە هەموو دارێک چەند حەجمی خۆی گەڵاو لق پۆب ڕۆشت بێ ئەوە نەش ڕەجی ئەڕوا یانی ئەوە قیاسە چ لە سەوزەواتە بێت چ لە شەڵی تەماتە بێ بیبەر بێ گەنم بێسە گەنم بۆ نمونە گەر باڵای مەترونی وێ بێ مەترونی ئەو ڕێگەی چوەتە خوارەوە بۆی حەجمی لاشەی خۆی بەخێوکە بەڵام فەلا ئەوە نازانێت هەرچووە ڕێک لە بنی دارەکە دایناوە ئێمە زۆر جاڵێن ئەو ڕگانە دوورن لەوێ چاڵێ بکەی هیلالی بێ چاڵ بێر چۆنە بیکەر ئەویە باشە ئەوەشی کرد سێرەکەی خسوێتێک شوێنێکەوە ئاوەکەی بەرناکەوێت تا بتوێتەوە دوای دوو مانگ هەر بە وشکی ماوەتەوە ئەوە یەکێکە لە کێشەکانی تر ناچێتە خوارەوە کاکە یەکەم ونیکە تۆزێ قوڵیکە دووەمیش بیکەرە ئەو مەنتیقەی کە ئاوی بەرئەکەوێ بۆی بتوێتەوە کە تۆ بە وشکی دادناوە هیچ دەوری نییە خاستن لە کاتی ئەم فەسڵا بۆ نمونە ئێستا هەنار ئەبوژێتەوە هەنار پێویستی بە سەمادێک ئێمە زۆر جار پێن متەوازنیان چکە متەوازن ئیش لەسەر هەرسێ لایەنەکە ڕەگ و گەڵا و بەر بەیەکی شۆ ئێستا ئەو گەشەیە پێیابێ هەنارە یا سێوە هەرمەیە ئەڵێن ئەوەی بەرێ ئەویش ئاوا بەو شێوەیە کە چرکە تا 2000 هەڵاکە تا ڕازە بێت تۆ 2 ساڵی پێچ باش کاکو سەر بابەتێکی زۆر جار بیستینەڵێ ئەم بەرووبوومە ئۆرگانیکیانی سەمادێکی بۆ ئیزافە نەکراوە جەنابیش فەرموود پێویستەکە چپینی بابڵین ئاژەڵی و پەلەوەری بێت چ ئەو سەمادانی کیمیایین هەن لە بازاڕە دروستکراون کارگەکان دروستکرا بدرێ بەو دار و درەخت و بۆ باخە فەرقی چێ لەوەی بەرووبوومێک سەمادی بۆ ئیزافە ناکرێت کە چی بەرووبوومێکی جوان و باش و تەندروستیشێ لەگەڵ بەرووبوومێک ئەگەر سەمادی بۆ ئیزافە نەکەیت ئەگەر زەویەکەت بەهێز بێ لابد بێهێز بێ ئەفود لابد ئەبێت سەمادی بیتێ ئایا پەینی حیوانی بێ ئاژەڵی ئێمە زۆر جاڵێن پەینی حیوانی و ئاژەڵی بەکاربێنە هەم چکە پەینی و حیوانی یەکێ لە سیفەتەکە باشەکانی ئەوەیە ساڵ بە ساڵ زەویەکە و بۆ باشەکە بەڵام سەماد خوێ ساڵ بە ساڵ زەویەکە و بۆ خراپەکە تووشی تەسەمومە بێ تووشی وای لێکە ماوەیەکی تر ئەو دارە هەرچی تێ ناڕوێ خاستەنوانی لە بەیتی پلاستیکە ئیژەکەن لە خەیارۆوانە ئەو حاڵەتیان زۆر توژە بێ ئەو زەویە تەسەمومەکە بێ بەیتەکە بگوازیتەوە بەڵام پەینێ ئەو کە باسە کرد بەڕێز بۆ ئۆرگانیک ئەبێ سەماد ئەو دەرمانش بەکارینی هەر ئۆرگانیک بێ ینی سروشتی بێ ئەجینا لەسەر لە وڵاتان ئەوە ڕەفزە ئەگەر سەمادەکەشە حیوانی بێ بەڵام ئەو دەرمانی بەکاری هێناوە ئۆرگانی نەبێ ڕەفزە بەڵام ئێمە نیمانە هەتا ئێستا چەند حەشەرێکمان هەیە و چەند مێریوێکمان هەیە هیچ دەرمانێکی ئۆرگانیک نییە بڵێن ئەمە ئۆرگانیکە بەکار بێ بووی بەرهەمیش ئەگەر سەمادی بەو شێوەیە نەدەیت ئەگەر تۆ بڵێن مکافەحەی نەکەی دڵنیا بە کیمیاوی تیا ئەچێ یعنی سێوێکی کرماوی خۆخێکی کرماوی هەرمەیەک لەوە چێ نەخۆش بێ یا ترەیەکی بڵێن هێشوەکانی جوان نەبێت لایەکی کرم لێ یابێ لایەکی کەڕوو لێ یابێ ئەمە توانی بڵێ ئۆرگانیە بەڵام شێوەیەکی شکڵێکی ناشرین هەیە بەرهەمێکی کەمی هەیە بەرهەمی کەمیشی هەبوو تو ئەبێ لە بازارە بە نرخێکی بەرز بیفرۆشی لە وڵاتان جیان کردوێتەوە ئۆرگانیە بە نرخیەوە ئەوە بەوەنە دەیلای ئێمە یەکەم خەڵک نەگەیشتوێتە ئەو مستەوایەت فەلاحیش ناتوانێت چکە بۆی دەرنایێنێتەوە تۆ فەرموود جوتیارەکە زانی زەویەکەی ینی بەهێز نییە چۆن جوتیار بزانێ لەوانەیە ئەوەی کە جوتیار بزانێ ئەم قسەی کە منێکەم بڵە جاواب من نەزانم بەڵام باسی لایەنە زانستێکی یەکەم چۆن بزانین ئەم خاکە خاکێکی بەپیت و بەهێزە یا خاکێکە پێویستی بە ئەوەیە کە پەیینی ئاژەڵی یان پەلەوەری یان کیمیایی بۆ زیاد بکەین یەکەم ئێستا خۆشبەختانە فەلاح فێر بووە فەحسی گڵەکەیەکە ئێمە زۆرجار ئەو ڕێنمایەکەینە لە پێش ئەوەی تۆ سەماد لە خۆتەوە بی یا پەین بی بەدارەکە لۆچە پێویستی پێی نەبێ زەوی هەیە نایترۆجینی بەرزە بوون منوەکو شارە زۆر هەمان نایترۆجینی بەرزە زەوی هەیە نایترۆجینی بەرزە فۆسفۆری کەمە کە فۆسفۆرە کەم بوو گوڵوەرین و نەمامەکە سێرەکەی بچووک و باڵا قەزەمێک شتێک دەرەچێ خاستن لە بوارە سەوزەمەنیەکانە
هەمانە پۆتاسی کەمە کالیسیۆمی کەمە ئەمە والەیە کاسێرەکەی بەرهەمەکە و شەقەبە بۆ نمونە شووتی ئاهجاران کە ڕەژە بوویەوە یا تەماتە ڕەژە بێتەوە ئەمانە کەمی کالیسیۆمە ئەمانە ینی تاقیگە هەیە ئێستا بۆ نمونە لە ناوچەکانی بازیان و هەڵەبجەوانە تاقیگە هەیە چەند سامپڵێک لە گڵەکە وەرەگری لە بڵێن دۆنمێک تێت لە چەند شوێنێک گوێرەگری و ئەچی فاسیەکەی و پێتەڵێن ئەمەی زیادە ئەمەی کەمە تۆ کەواتە تۆ ئەوە کولفەیەکیش بۆ گەڕێتەوە هەموو جارێن ناچی هەر لە خۆت سەمات بەس ئەوەی ئەیتێ کە کەمە فەلاحیشەیە بە ئەزمموی خۆی ئەزانێ بڵێن چەند ساڵە ئەم باخەم هەیە ماشەڵا ئەوەنە بەرهەمی هەبوو دەتەنی هەبوو مەسە بەرهەمەکەم بووە بە 5 تەن بووە بە 3 تەن ئەوە نیشانەی چیە نیشانەوە دابەزیوە ئەبێت تۆ بچی تعویزیکەیتەوە درست زۆر باشە کاریگەری تیشکی خۆر چیە لەسەر بەرهەمە باغداریەکان ئەمە بەشێک لە پرسیارەکەم بەشێکی تریشی بەکارهێنانی ئەو دەرمانانەی کە بۆ بنبڕکردنی مێروەکان بەکاردێ کاریگەری لەسەر بەروبوومە بێت تیشکی خۆر ئێستا یەکێکە لە کێشەکانی ئێمە بە تایبەتی ئێستا با هەر زیاتر ئێمە لە منتیقای ناوچەی شارە زۆر وای لێ کردووە کە تەماتە نابێت یعنی گڕەیەکی زۆرمان هەیە بە هاوینە سووتێنەر بۆچی ئەڵێن گوێز لە ناوچە فێنکەکانە ئەبێ لەوێش هەر گڕایی باسە ناوچەی تێڵە هۆرامانی خۆشمان پلەی گەرما ئەوەنە بەرز بۆتەوە لەوێش گڕایی بە چ جای تۆ کابراایەک یەکێک بێ لە شارە زوورە گوێز بچێنێ بۆی نابێ ئێستا هەندێک شت هەیە پێویستی بە سەعاتی برودەیە زۆر خەڵک گەڵی کاکە جێلاسم بردووە لە شارە زوور لەوێ چاندومە یا لە کەلار یا لە کاکە نابێ جێلاس بڵێن جێلاس و زیاتر هین کە باسمان کرد گوێز ئەم دوانە لەگەڵ سێوە پێویستیان بە سەعاتێکی برودەی زۆر هەیە نابێت لێرە ئێستا مەشتەلمان هەیە ئێمە حکومی سێ و جێلاس بۆ ناوچەی پێنجوێنەکە بەڵام بۆ لای خۆمان نابێ سێ و لە شارە زوورە نابێ جاران لە بازیان نەبوو ئێستا لەوێژ نابێ ئەبێت تۆ بچی ئەسنافێک بدۆزیتەوە کە بەرگەی پلەی گەرما و خۆر بگرێ بەرگ سووتێنەر نەبێ باشە کەسێک کە ئەمەی کردووە بۆ ناوچەی شارە زۆر ئەم بەربوومەی چاندووە یاخود ڕواندوێتی بۆ تعویزکردنەوەی ئەو گەرمایە پێویستە ئاوی زۆر بەکاربێنیان چی نا هیچ عیلاقی بەوە نییە زۆر جار ئاوەکەش هەر بێتە گڕە بووی ئاوەکەش یەکەم ئەبێ بە گڕە دوو بە دەرەجە یەکەم ئەو خۆر پلەی گەرما تەسیر لەسەر چی ئەکا لەسەر گوڵی ئەو دارەکە ئەی وەرێنێ یعنی هەڵی ناپێکێ دەستخۆش بێ ئەوە یەکێک لە کێشەکان بابەتەکە سەمادیش دەرمان و شت هیچ تەسیر ناکات وەکو بەروبووم بەڵام هەندە دەرمان هەیە مەسەلەن مودەیان زۆرە بۆ نووسراوە لەسەری 24 ڕۆژ 15 ڕۆژ 20 ڕۆژ ئەوە گوناحە تۆ ئەم دەرمانە بکەیت و ڕێخێرا بەروبەمەکەی لەکەیتەوە تا ئەچێتە بازارەوە ئەو کابرا بیشی شۆیتەوە هیچ دەوری نییە و دەرمانە ئەچێتە ناو ئەو بەروبوومەوە زۆر بەڕێز سەرباقیێندا زیاری کوشت و کاڵ لەم تۆرێ لەگەڵمان بووی ڕێنمایی جوان و بابەتی زانستی باشە دوژان دەستخۆش بێ خواست بۆ ئێوەش و دەستیەوەش خۆش بێ.